نزیکەی 5 مانگا مامۆستایانی هەڵەبجە بەگشتی لە شەقامن و هەفتانە خۆپشاندان ئەنجام دەدەن. دەڵێن تا ئێستا داواکاریەکانمان جێبەجێ نەکراوە، ئامادەش نین دەرگای هۆڵەکانی خوێندن بکەینەوە. ئەو موچەیە کەس نازانی مانگی 9 10 12 کاک ئەگە دابشێکی بەسەرمو مانکانە مانگی 200 زاری بەرەکەی ئەوان 5 موشایە نەیەوە. ئێمە وەکو مامۆستای نیوانەبێژ ئەمڕۆ ماوەی بۆ 5 مانگ خەریکە نزیکە بێتەوە لە 5 مانگ لەسەر شەقامین بۆ داواکاری مافەڕەواکانی خۆمان، بەڵام بەداخەوە هیچ لایەنێک نایەتە سەرخەت. وەکو مامۆستا دوای سیانزەینەوە تا ئێستا قەلاقێکی زۆر لەلام باوەڕکە شەو خەومانیە زۆر بێ ئیسراحەتین وجدانمان یعنی زۆر ئازارمانەدا، بەڵام یەک لە هەمووی قورستر و ناخۆشتر و ناڕەحەترەوەی کە حکوومەت جوابمان ناداتەوە. لە چوارچێوەی ناڕەزایەتیەکاندا دەستەیەک لە فەرمانبەرانی ناڕازی لە هەڵەبجە ڕاگەیەنرا و بۆ پشتیوانیکردن لە مامۆستایانیش بەشداریان لە خۆپیشاندانەکەدا کرد. دەستەی داخۆکی لە مافی فەرمانبەران ڕاگەیەنرا پاڵپشت بۆ دەستەی مامۆستایانی خۆشەویست کە بەڕاستی ئێمە ئەمانێ سەرجەم کۆمەلگا بە سەرجەم توێژە جیاوازەکانەوە بە هەمانشەوە دەسەر ڕابگەین تاوکو ئەم خەباتە مەدەنیە بەردەوام بێت، چونکە ئەم خەباتە خەباتی هەموو تاکیکی کۆمەلگایە. خۆشم ئەمەنەوە هەم ڕۆژە بایکۆتم کردووە و بێباکم لەوەی بەرپرسانی دایرەکەم غیابم بن، چونکە ئەوەی کایەوێ وەرەوە دەوام بکە من وەڵامم پێ بۆی ئەڵێم ئەتوانی موچەکەی خۆت بدەی بە هەر یەکێ لەم بایکۆتکەرانە. کاسبکارانی بازاڕی هەڵەبجەش دەڵێن بازاڕمان نەماوە و بۆ پشتیوانیکردن لە مامۆستایان بەشداریان لە خۆپیشاندانەکەدا کرد. وەکو پشتگیریاتیم بۆ لای مامۆستایان مەعاشەکانیان وەرگرن، حەقی خۆیان بینێ، ئێمە بازاڕمان نەماوە کەس بۆ بۆوەنی ئەوانە. وەزیری دارایی و ئابووری حکوومەتی یاریمی کوردستان لە لێدوانێکدا بۆ میدیای حیزبەکەی دەڵێت نیەتێکی باش هەیە لە بەغدا کێشەی موچە چارەسەر بکرێت، بلە بەرزکردنەوەی فەرمانبەران و مامۆستایانیش لەگەڵ باشبوونی دۆخی داراییدا دەبێت. بەشێکیشە لە پاکێجی ڕێکەوتنەکانمان لەگەڵ بەغدا لە 2/1/2024 وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی یاریمی کوردستان دابشکردنی موچەی مانگی 1 ساڵی 2024 ڕاگەیاند، بەڵام تا ئێستا چارەنووسی 3 موچەی ساڵی ڕابردوو بە نادیاری ماوەتەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.